فەرماندە ئیبراهیم عەزۆ لە ساڵی 1949 لە گوندی گرڤەر لە ناحەی زومار کە چەند کیلۆمەترێک لە باشووری چاڵەنەوتەکانی کۆمپانیای نەوتی عینزالەوە دوورە لەدایک بووە. ساڵی 1961 خوێندنی سەرەتایی لە گوندەکەی خۆی تەواو کردووە و چۆتە تەلەحفەر بۆ خوێندنی قۆناغی ناوەندی. ساڵی 1964 خوێندنی لە مووسڵ تەواو کردووە و هەر لەو شارە ساڵی 1967 خوێندنی دواناوەندی تەواو کردووە. برایم عەزۆ لە ساڵی 1970 کۆلێژی ئەندازیاری لە زانکۆی مووسڵ بە پلەی دووەمی کۆلێژەکە تەواو کردووە و بڕوانامەی بەکالۆریۆسی بەدەستێناوە. فەرماندە بە جەرگەکەی بادینان هەر لە سەرەتای تەمەنیەوە بڕوای با کورد و کوردستانی ئازاد هەبووە و سەرەتای کاری سیاسیشی دەگەڕێتەوە بۆ ئەو کاتەی خوێندکاری زانکۆ بووە لە زانکۆی مووسڵ. لەو ساتە وەختەدا پەیوەندی بە باڵی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانەوە کردووە و لێپرساوێتی یەکێتی قوتابیانی کوردستانی لە زانکۆی مووسڵ گرتوۆتە ئەستۆ. لە دوایین ساڵی زانکۆ پەیوەندی بە کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستانەوە کرد. دوای تەواوکردنی خوێندن لە زانکۆی مووسڵ لە سەربازگەی عەزلانی لە مووسڵ خزمەتی سەربازی کرد و دواتر بۆ سەربازگەی تاجی لە بەغدا گواسراوەتەوە. دواتر بۆتە ملازم ئەوەلی ئەندازیار لە سەربازگەی تاجی. بۆ تەواوی خزمەتی سەربازیشی عەزۆ ڕەزامەندی لە کۆمەڵە وەرگرتووە. برایم عەزۆ چەندین خولی سەربازی لە عێراق و دەروێ عێراق خوێندووە. لەوانە رووسیا و میسر و پلەکەشی بۆ نەقیبی ئەندازیار بەرزکراوەتەوە. لە دوای گەڕانەوەی لە میسر لە ساڵی 1975 فەرماندە ئیبراهیم عەزۆ بەهۆی ئەوەی ئەندامی دیاری لیژنەی ڕێخستنەکانی بەغدا بووە و لەو سەردەمەدا شاڵاوێکی گرتن و ڕاونان دژ بە ئەندامانی ڕێخستنەکان دەست پێکا و ژیانی ئیبراهیم عەزۆ دەکەوێتە مەترسیەوە. بۆیە لەگەڵ هەریەکە لە فەرهاد شاکەلی و برایم عەبد عەلی لە سنووری نێودەوڵەتی عێراق سووریاوە خۆیان دەگەێننە شارۆچکەی ئەلبوکەمال و لەوێوە ڕوویان کردوێتەوە دیمەشق و پەیوەندیان بە دەستەی دامەزرێنەری یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کردووە. بەوەی شارەزایی لا زانستە سەربازیەکان فەرماندە ئیبراهیم عەزۆ لە شاری قامیشلۆ چەند خولێکی سەربازی بۆ پێشمەرگەکانی مەفرەزە سەرەتاییەکان کردوێتەوە. لە حوزەیرانی ساڵی 1976 ڕابەرایەتی یەکەم مەفرەزەی 37 پێشمەرگەی کرد بۆ دەستپێکردنی خەباتی چەکداری و بە چاوساغی نەجمەدین بوویکایە کە کوردێکی باکووری کوردستان بوو بە ناو تورکیادا گەڕایەوە بۆ بادینان. لەوێ 4 مەفرەزەی لەو دەستە چەکدارە پێکێنا و خۆی ڕابەرایەتی ڕاستەوخۆی یەکێک لەو مەفرەزانەیە کرد. لە حەفتەی تەمووزی ساڵی 1976 بۆ ناردنی پێشمەرگەیەکی نەخۆش و نامە بۆ سووریا چووە گوندی نێروە لە ناوچەی گۆیی لە قەزای ئولودەرە لە باکووری کوردستان. لەوێ چەکدارە خێڵەکیەکان مەفرەزەکەیان چەک کرد و تەواوی پێشمەرگەکانیان تەسلیمی لێپرساوانی قیادە موقەتەی پارتی دیموکراتی کوردستان کرد. لە 19 تشرینی یەکەمی ساڵی 1976 ئەستێرە گەشاوەکەی بادینان و فەرماندە ئیبراهیم عەزۆ و پێشمەرگەکانی بە بڕیارێکی قیادە موقەتە بەبێ هیچ پاساوێک بەعەس ئاسا شەیدیان کردن و بۆ هەمیشە چوونە کاروانی هەمیشە بەرزە فڕی شەهیدانەوە.